کارەساتی یەکەری ساڵی 1970 پاییزی سەرکردەکانی یەکێتی. ساڵی 1975 دوای خەبات خەسێنیەکەی کورد هەر لەو ساڵەدا شۆڕشی نوێ بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگیرسایەوە. بەڵام هەر سێ وڵاتی تورکیا، عێراق، ئێران بە پێی ڕێکەوتنامەکان و لە یەک نزیکیان دژی ئەو بەرەیە بوون. دەوڵەتی سووریا لەو کاتەدا نەیاری سەرەکی دەوڵەتی عێراق بوو، بۆیە هاوکاری بەرە ئۆپۆزیسیۆنەکانی دەکرد و بە چەک هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکرد. سووریا لەو کاتەدا تاکە ڕێڕەوی یەکێتی بوو تا دەستی بگات بە چەک. لە کۆبوونەوەی خولەکانی خۆیدا و لە ساڵی 1970 یەکێتی بڕیاریدا بنکە و بارەگاکانی خۆی بەرێت بۆ ناوچەکانی برادۆست لەسەر هەر سێ سنووری نێوان عێراق، سووریا، تورکیا. ئەو هۆکارانەی وای کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان بنکەکانی بگوازێتەوە بۆ ئەو ناوچەیە. یەکەم، دەوڵەتی ئێران بە ڕەسمی یەکێتی ئاگادار کردبووەوە کە بنکەکانی لە ناوچەکانی و بەتایبەت لە نۆکان بگوازێتەوە، چونکە لەو کاتەدا تۆمەتی هاوکاری کوردی دەخرایە پاڵ و هەمان کێشەکانی سەر سنووری بەر لە ڕێکەوتنی ساڵی 1975 جەزائیر سەری هەڵدەدایەوە. دووەم، ئەو ناوچەیە تاکە شوێن بوو کە یەکێتی دەستی بگاتە چەک. سێیەم، یەکی مانگی 6 ساڵی 1970 باپی سەرچاوەکان ڕژێمی عێراق لەو کاتەدا لە پلانیدا بوو ناوچە سنوورەکان و بەشێکی گەورەی گوندەکان ڕاگوێزێت بۆ قوڵایی 20 کیلۆمەتر. چوارەم، کۆمەڵەی کلتوری شۆڕژگیری دیموکرات کە کۆمەڵەیەکی چەپی خوێنکاری بوو پێشنیاری کرد یەکێتی هێزەکانی بەرەو ناوچەی هەکاری بەرێت کە دواتر هەمان کۆمەڵە بەهۆی ناکۆکی ناوخۆییان هیچیان بۆ یەکێتی نەکرد. یەکێتی بە هەڵسەنگاندنەکانی بۆ دۆخی ئەو کات بڕیاریدا کە بە سێ وەجبە پێشمەرگەکانی ڕەوانەی ئەو ناوچەیە بکات. وەجبەی یەکەم، هەفتەی مانگی 4 ساڵی 1970 350 پێشمەرگە بە سەرکردایەتی دکتۆر خالید لە ناوچەی زەڵێ و بە ئاراستەی سیدەکان و برادۆست کەوتنە ڕێ. ڕۆژی 11 مانگی 5 هەمان ساڵ گەیشتنە گوندی جورجان لە سنووری تورکیا. وەجبەی دووەم، 500 پێشمەرگە بە سەرکردایەتی عەلی عەسکەری و تایر عەلی بەرەو کێلەشین و حەسارۆست کەوتنە ڕێ. وەجبەی سێیەم، 50 پێشمەرگە بە سەرکردایەتی جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا لە ناوچەی زەڵێی نزیک لە شارۆچکەی قەڵاتزە لە قەزای پشدەر بەڕێکەوتن و دوای چەند ڕۆژێک لە نزیک دۆڵی کۆگەی بناری قەندیل وەستان. ئەگەرچی بەشێک لە سەرچاوەکان لە سەر ژمارەی پێشمەرگەکان جیاوازن، بەڵام ئەوەی بۆ یەکێتی شۆکێکی گەورە بوو ئەوەی پێشبینی دەکرد وا دەرنەچوو، بەڵکو پێچەوانەکەی بینی و لەسەر سنوور لەگەڵ ژمارەیەک عەشیرەت تووشی بەیەکدادان هاتن و ژمارەیەک پێشمەرگە کوژران و ژمارەیەکیش بەدیلگیران. ئەمە وێ ڕایەوەی کە لە کاتی ڕۆیشتنی وەجبەکاندا لەلایەن حکوومەتی عێراقەوە لێیان دەدرا. با پێی و سەرچاوانەی بەردەستن لەسەر سنوور هەردوو وەجبەی یەکەم و دووەم لەلایەن هۆزەکانی گۆییەکان و سلیڤانیەکان و ژێرەکی هێرشیان کراوەتە سەر. یەکی مانگی 6 ساڵی 1970 هێزەکانی یەکێتی لە گوندی بازە گەمارۆ دران. سەرباری ژمارەیە کوژرا و ژمارەیە گیرا و بریندار. 8 پێشمەرگە بە پێی سەرچاوەکان ڕزگاریان بوو، لەوانە حەمەڕەش گرێزەیی، تاهیری حاجی عەزیز، مەحموود زەردۆیی، ئاوات گەڕەدیەیی، محەممەد حاجی مەحموود، بەکرە سوور، ڕەفیق پارەزانی و کەمال عەلی باپیر. ژمارەیەکی تری سەرکردەکان کەوتنە بەردەستی قیادە موەققەتە، واتە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە پڕچەکبوونی یەکێتی و نزیکبوونەوەیان لە سنوورەکانی بادینان خواستی پارتی نەبوو، چونکە پارتی ئەو ناوچانەی بە جێگانەفوسی خۆی دادەنا. بەشێک لەو دیلانەی کەوتنە بەردەستی سەرکردایەتی کاتی پارتی عەلی عەسکەری، دکتۆر خالید، شێخ حسێن شێخ بابا. دواتر پارتی سەرجەمدیلەکانی کوشت بە پێی گێڕانەوە و سەرچاوەکان لەناوبردنی ئەو دیلانە بە فەرمانی مستەفا بارزانی ئەنجام دراوە. هەرچەندە هەندێک سەرچاوە باس لە ئاڵوگۆڕی کۆمەڵێک نامە دەکەن لە نێوان پارتی و یەکێتی کە هێرش نەکەنە سەر یەکتر، بەڵام ئەمە ڕووی نەدا و هەرزوو سەنگەریان لە یەکتر گرت، چونکە لە پێشتردا کۆمەڵەیەکی تر قیادەی یەکێتی بەدەستی پارتی لەو ناوچەیە لە ناوچوو بوون، لەوانە ئیبراهیم عەزۆ، ملازم حەسەن خۆشناو، مەجید هەیبە. بەڵام پارتی بۆ لەناوبردنیان پاساوی ئەوەی هەبوو کە یەکێتی مەبەستێتی پارتی هێندەی تر بچووک بکاتەوە. لە ناوچوونی ئەو هەموو سەرکردانەی یەکێتی و هاوکات بوونی بەشێکی تریان لە ناو شاردا ناکۆکی دروست کردبوو، بەتایبەت بەرەی محەممەدی حاجی مەحموود کە دواتر لە یەکێتی جابووەوە و بوو بە سکرتێری سۆسیالیست و بارەگاکانی برد بۆ ناوچەکانی بێدەڵان و گۆڕەشێر و دۆڵەت و سەرکەند. یەکێتی لە کارەساتی یەکاریدا لە 85 هێزی لەدەستدا و ئەو کارەساتە هێندە گەورە بوو بۆ یەکێتی کە تا ئەمڕۆژ زۆر ڕوودا و بە هەمان کارەساتەوە دەبەستنەوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە پارتی بۆ کوشتنی دیلەکان
ڕێگایەکی توندی پەیڕەو کردووە. بەدەر لەمەش خێزانی عەلی عەسکەری لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە کە چەندین جار داوای کردووە لە سەرکردایەتی پارتی گۆڕی عەلی عەسکەری نیشان بدات و هەمان داواشی ئاراستەی یەکێتی کردووە هاوکاری بێتە دۆزینەوەی، بەڵام بێئاکام بووە. دوای کارەساتی یەکاری مستەفا بارزانی وەفات دەکات، بەڵام سەرباری ناکۆکی سەخت لە نێوان یەکێتی و پارتی، بەڵام مردنی بارزانیش نەیتوان یەکێتی لە شۆکی کارەساتی یەکاری دەربهێنێت. بە جۆرێک نەوشیروان مستەفا ئەمە وەک هەڵەیەک دەبینێت کە ئەمەیان نەکردوتە هۆکارێک بۆ ئاشتەوایی.